هەولێر پایتەختە هەرێما کوردستانە. هەرتم بە پێشکەفتن و کردنێ بە ناو دەنگە. لە ناوچە پیشەسازیە کەسنەزان کارگاکە مدرن و گرانبەها هەیە. پشتوی بەشان پێک دێ. سێتێن ڕۆیشتنێ موبیلیا و کاوەندەرن لێنانگەهان ئانک و مەتبەخان بە کواڵیتێکە بلند بەرهەم دینن. افکارگین هنه به ناو دیزت گروپ دینا ناسین. دو مارکین سرکفتی لبازار کردستان به کار دینن. زانو مارکه که تایبت به قنفه و سیتن رونشنه و کرسین جوان و هفت چرخ که پرن جه هست و آسوده یا ماله. تشتی دل مروفی پی خوش دبه او دناو اوی جوره ده اف لینانگاهن هند بینن هر وصا اف سیت هنه رینشنه به دست گنجن مین کرد لباجار هەولێرێ هاتینە دروست کردن. اف گنجن هنه گروپکا کارگاه هنه تدا کار دکن همو لینانگاهی که اکو کاونتره که اجبو مطبخان بدهان جور و رنگ و مدل جدا اف گنجن هنه درست دکن. تمام دمه ده دناوا کارگاه کادن ده بدهان جور و مدل و بکار اینانا صدان رنگ و جور قماشی اف گنجن هنه سیتن رینشنه ین 10 نفری و ین 8 نفری و ین 4 نفری و 6 نفری به مدرن و کلاسیک اف گنجن هنه لهولێرێ دروست دکن. اف گنجن هنه چه دخوازن و چه دبیجن او دبیجن ام به کوالیتی آخه بکار آنینا وان ماتریال و مادین خامین باش ام دکارین موبیلیات آنکو سیتن رینشنه و همجی لینانگهنه اوها هم بو پروژه نیشته جیبونه هم جیش بو مالان الدیف مدلن او بخازن یانجی الدیف پلان و مدلن او درست دکن او دکارن همو جوره که درست بکن و باشتر جی جوانا اوین جوالاتن مین جیران آنکو این دربه دينات نوفا كردستان دا بينرن برنامه ميدين كردستان از دلير تليمه ده برنامه كان نويا برنامه ميدين كردستان لكردستان تدرس كرن از این نشانی ها بدم وان گنجا جوارا بدم زانی که او چوا ابی کاری بکار اینانا آمیرن مدرن بدهان جورن مادن متریالن خامین باش او جبو اوان کاونتراج بو وان سیتن رینشنه بکارتین از این نشانده او چاوا کار دیگن و چاوا وان مادانجی بکارتین. همو کارمند اندازیار و پسپورن دن ناوا و کارگهی دا کار دکن کردن و لسر داخوازیا کریار و پیوستیا وان جی آلی ستایل و قباره و قلتیه اف کارگه بر همین خواه به آوایی که گلک جوان و هر چرخ دخند ناوا بازاران ده. هر دو بشن و کارگهشیان مزن هنه ده برمانینا بر همین خواه با آوایی که دکارم 29,000 متر چارگوشه جه داران، جه جور نوستنه و جور جلوبرگان دریسینگ روم و کاونتر و پیدوین دنیا مالان ده مهکه ده برهم بینن. اما دیزت گروپ که خوانداریتی زان و موبیلیات و دیووس کچن دکین که ازمونی 20 سال کار کردمان هی لبواری دارتاشی کاونتر و ازمونی 8 سال کار کردمان هی لبواری موبیلیاتی ناومال. اما سرتای دست پی کردمان لترکیه هاوردمان دکر. بەڵام دواتر بیرمان کردەوە کە ئێمە دەتوانین وەک ئەوان شتەکان دروست بکەین و بەڵکو بە باشترین شێواز و بە باشترین کوالێتی و لەوانیش باشتر دروستی بکەین و سەرەتای دەست پێکردمان لە کارگە بچووکەکان دەستمان پێ دەکرد بەڵام ئێستا کارگەکانمان زیاترە لە 1800 متر لە پیشەزازی کەس نەزانێ ئێمە هەلی کارمان بۆ زیاتر لە 40 کەس ڕەخساندووە کە هەمووی گەنجی خۆمانەنە و ئێمە شتەکان بە باشترین کوالێتی پێشکەش دەکەین و لە کڕیارەکان نزیک دەبینەوە و ئێمە سەرەتا کار لەسەر دیزاین دەکەین و دواتر گونجانی ڕەنگەکان دەکەین و دواتر دەیخینێت جێبەجێکردن ئێمە دەتوانین بە هەمان شتی تورکیا و هەمان شتی وڵاتانی ئەوروپا دروست بکەین بە کوالێتی باشتر و بە نرخی کەمتر و لە بواری دارتاشیداوە لە بواری کەونتەردا ئێمە لە زۆربەی وڵاتانی دراوسێ پێشکەوتوترین و دیزاینەکان لە زۆربەی وڵاتانی دراوسێ جوانترە و نرخەکانیشمان زۆر لە ئیوان باشترە.
کارگه جی بو پروژن مزن یان نیشته جبونه کاری که برچاف کریه. ئێمە دەمانەوێت پیشەزازیەکانمان گەورەتر بکەین وە ڕوبەرمان فراوانتر بکەین ئێمە داواکارین لە حکوومەت کە شوێنی پیشەزازی باش بڕەخسێنێتن وە بێ بتوانین کارەکانمان بەرەو پێش بین کارەکانمان گەورەتر بکەین کوالێتی زیاتر بین لە ناو کوردستان و ئێمە بڕوان ناکەین کە ئەو کوالێتی ئێمە دروست دەکەین هیچ فەرقێکی هەبی لەگەڵ وڵاتانی دراوسێ. دناو وی کارگاه دارتاشی دا زیادتر 10 آمیرن جدا روبوتیک هنه و هر آمیرک کاری که تایبت به هفرکایتی انجام داده. اگر 5 کس به پیک و کار بکن دکارن 5 دمجمیران دا یک کاونتر را لینانگه آنکو یا مطبخان به شیوهی که تمام گیره بدن. کاک وصفی 28 ساله بله تو کاونتر لهولێرە چێتکەی بله بوومە بێژەر دەستپێکی کاونتەر چۆتاتان چێگرن كارلير كونتر بداية كدس ما فيك كل صار 1997 او يشنقوا كونتر بليد بو پلێ ئاسنن اصلا بليد دیرۆمتت بله من دید بوون ازو بليتا ما عندنا لايران دسون دركما بحاضر دينا دركانت نقش ولا نقش شدابو درس تمام. ما كرت هین چەندێ پێوێتمان چەند وەخت یعنی لازم بوو هەتا یەکتمان بە کاونتەرەی والله وقت زور بس كمان نفر ما زور نقيم 28 نفر ما نبو 28 کەس 28 نفر ما ولا 28 او ما نبو ستاف ما نبو یعنی يعني کاونتەرێک ئاسنی وە چەندێدا چێت کرد وەخت روش ابو ده كونتر ما درس ذكرت 10 کاونتەر دەکەوت کەم بۆ گران نەبوون کاک وەصفی لا هم یعنی وەزنەوە لا سوق بو باش بوو بله پشتینگێ اما لو زبلو ده ما كرت لو زبلو ده ما ده بازاري ايش زبلو ما ذكرت و لێکدانەوە چاوە بوو لێکدان ليك انا كامل لحين بو بلەحیمی لحين زرد بو و بویاخ لا اذا باشا اللي باش لحين مدرد او يقول فيسبوك اسمه واقده كده تەدیۆ بە خەلەتی بە خەلەتی بكان بزام وبيده وهم تمام ما ذكرت للسائق بايد ذكر ده ابو اكري دروي بو دياني دروي هم زملو وەبوو دووکێ نەفرەکینە ئەزی دووکێمە وەبوو دووکێ بو اكري زور دروي باشە پشتینگێ اذا بشتي حتى باش سقويش ما حتى 2003 2004 2004 اذا باش او تقريبا برا نما انقراضي كرت على ما ركبتي رسوي نما زور كرمان المنيوم ألمنيوم سم المنيوم لمسلمين ليه الشاب بس او المنيوم كله دركي استعمال ما كله مسلم ابو إيش مثل لم يصل تمام ليه دمينا درس ما عندك وش ألمنيوم تفرقوي قال أصلي المنيوم مش كيف فورستر خايم ترى او ترى وزن فورستر سوق ترى بس برجريوي بترى اسود بلا قد كارك دي لقى بازار كيرو بازار سن لقى بازار بس مني خلق رغبتك السلبيه برهمه وان کارگان لتوا کردستان و عراق یبناودنگه و بگیرایی تدفروتن احمد گنجه که باجار هولیره در چوی پیمانگاه پیش سازیه 8 ساله اوی کارگاه داری پریوت بتن هم کاونتر ها چیتکن هم دیکورات ها چیتکن هم جورت نوسته تایبت پریسینگ روما اولوی داری انجام دن 13 گنجندن یم باجار هولیره گل احمدی اوی کارگاه پریوت بتن اف کارگاه داره MDF داره سروشتی و بالون پرس به کوالیتی کا برند ده بر همین خدا به کار دینن هر کاونتره که پیدوی به 8 مترین چوارگوشه یه داره MDF کاک احمد باشه جور و مدل تایبت کاونتر و جور درسین روم هنه خلک هولیریان خودان پروژه نکه میشته جبونه تایبت شواب خازن بجن اف جوره مفید بله حسب مثلا طلب المشتركه كخلق كوداودك بخش مكان قياس ما مثلا التصميم لو كان بيج وقت كوديت ناس التفاصيل ورنج وديكور تنخشش بكاردين رنج زور اساسا مثلا لو ماتريال كبكاردين لو مشتركه او انا بيش انا ما بيش خلق تصميم شيء احتياطي بسيط بس استثنائي او خلق روتي كداش يعني كيف داخازيه حسب طلبه هذا مشتري ست طلب خوي يعني ست طلب ما بيتن مثلا مهندس مثلا كمهندس ديزاين ذكاء تيتا مشاهدك مثلا رنج ولوجو رانكالو سنه ميم است خلق زوب اتمام بوشتان ذات الشيء باشه کاک احمد تو چه وقتی که هاتیت ناف کاونترا و ابی سولیدا وقت آسونی چت کردن وقت المینیوم چی کان داری تقريبا قشت من شيء میکسی میکسی اما تقريبا انه 8 سال زياده كم تنيا لا شيء ما بيشتر بام زياده بس استا من هات مزيوي بام زياده تمام لسه معمل يا مسات لسه شورمي ما بله
بۆ خۆم زیاتر سەر ئیشانەمە باشە ڕژانە هیشن چەند کاوەنتەرا چێکن ئەگەر ئەم بژین بۆ پرۆژێکی یەکێ نیشتەجێبوونێ بن بەڵێ هیشن چەند دڵبێرە چێکن لەو پرۆژێ مەسەن پرۆژە عادەتەن مەسەن لەسەر 500 کەونتەر زیاتر بیتن بەێ هەمان یەک یەک یاسا مۆدێلە، یەک یەک تەسمیمە یاسا. تەسمیش سادەیەکی تەڵەبی مارە نییە بەس هیچ پرۆژەم سادەیە ئەگە پرۆژە بتن نزیک تا ڕۆژێ پێنج تاخم دروست دەکرێتن لە کەوا پرۆژە حاضر بە حازر بە کاملی بەس بێبەستین مەسەن بەس باش دروستکردن لە پرۆژەی باشە کاک ئەحمەد نسبەت نرخ و یانجی بژین بەهای وان هەم یەنێکی نیشتەجێبوونی و هەم ژێر ماڵان کەوانە عادەتەن نیشتە جێبوونەکان تقریبا نرخیان لە 10 وەرەقە تا 15 وەرەقەیە چونکە حەسەب قیاس و تەسمیمش سعر فەرق دەکاتن بەس ئی ماڵان تقریبا لە 20 وەرەقەیە تا دو دەفتەر نوێژ ئیژە دەسەکەێتەکەن 25,000 دلار بەڵێ حەسەب قیاس و حەسەب دیکۆر و حەسەب مەساحەکەی حەسەب کوالیتەیە سنوعش بەکاردێنی مەسەن دار تەبیعی بی باڵۆ پرێس بی ئەتۆ ئەو نرخانە دەست پێ دەکات ev kargehên mobilyatan bi dîzayn û staylên modrên û serdemiyane berhemên xwe dirûst dikin ku di gel navmalî û dîkoratên her malekê cih xwe digirin. ئێمە بە گوێرەی خواست و پێویستەکانی مشتەکانمان دیزین بۆ مشتەکانمان ئەەکەین لەگەڵەوەش کە فکری خۆمان لەگەڵ دیزینەکان تێکە لەکەین چونکە هەندێک جار مشتەکە دیزینێکی ئەوەیە کە لەگەڵ سپیس و ماڵی ئەودا ناگونجێ بۆیە ئێمە بۆ ئەوەی کە سپیسەکەی بە شێوەیەکی باشتر و ڕێکتر بەکاربێنین خۆمان فکری دیزینی پێ ئەدەین لەبەر ئەوەی کە ئێستا سوشال میدە زۆر باوە لە ناو خەڵکی بۆی خەڵکی زۆر ئەگەن لە ترێنداتی ساڵ هەیە ئەگەن لەیەکە کەم ستایلە زیاتر بەکارهێنە بەتابێت بۆ خەڵکی ئێرە کە زیاتر ستایلە مۆدرنەکان بەکارهێنن. هەموو لێنانگەیان di nava evê kargehê da têne durustkirin qonaxa wê ya dawiyê da pêwîstiya wan evê porselîn yan jî kuartse ku du corên berane ji bo lênangeha an ku bu kawentera tên kar anîn. Çawatên birîn û çawatên durustkirin pirêya çar robotên otomatîk elektrîk pirêya kompîteran ew hemû datayên evê lênangehê didinê û dest pê dike ewan her du corên beran dibirin. Porselîn niha berekî ciwan e ji bo caniyê bikartêtin û ji bo jorên lênangeha hem kuartiz emelîtir e zêdetir xelek rexbeta we li ser kuartiziye. Ev kargehanê çar amîrên wan taybet hene robotîkin otomatîkên pirêya kompîteran ew hemû datan dine û dest pê dike hem porselînî hem jî kuartizî dibire. Li vê derê eger porselînî birin ev her çar amîrê hene di 8 dem ji mêran da 7 metran dibirin. Eger kuartizî bibirin di 8 dem ji mêran da nizîkî 105 bêjin metr bi dirêjayî ew dibirin. Eger bu porselînî be nizîkî 20 taqma ew dikarin 20 corên lênangehan an ku metbaxan ew çêkin kawenteran. Eger kuartiz be dibe 40 heta 45 an. Ev amîrên henê jî ev robotên henê pirêya avê û mişarî kar dikin. Rojane ev kargeha 6000 litrin avê dikartîne belêçawa ev ava têta zivrandin. Eger av neyete zıvrandın, rojane nizîkî rojane tine ha. Di 8 dem ji mêran de ev her çar amîrên henê nizîkî 25 ta 30,000 litrin avê ji waran lazim e. Ji berendê wan ev sîstemen da ye, ev ava tête bikarînin hemû dibe bêta zivrandin. Li aliyekê din, kargeha durustkirina qenefe, kursî û sêtên rûniştinê ya ku bi navê zan û mobilya li ser rûberekê 1000 metrên duca ava bûye. وەک چۆن تورکیا ئەو بەرهەمانەی کە بۆ خۆیان دروستیان دەکەن نانەوێت لە وڵاتانی ترەوە هاوردە بکەن و پشگیری بەرهەمە ناوخۆیەکانی خۆیان دەکەن ئێمەش دەمانەوێت حکوومەتی هەرێمی کوردستان پشگیری بەرهەمە ناوخۆی و کارگە ناوخۆیەکان بکە بۆی بتوانین کوالیتی بەرەو پێشبین و بەرهەمەکانمان زیاد بکەین و
کارگەکانمان زیاتر بکەین و ئەگەر حکوومەت ڕێی خۆشکەر بێ بۆ کارەکانمان لەوانەیە دەیان و سەدان کارگەیتر دروست بکرێن و کواڵێتیمان بەرەو پێش بچێ بەرهەمەکانمان زیاد بێ ئێمە نامانەوە حکوومەت پشگیری مادیمان بکات دەمانەوە تەنها ڕێی خۆشکەر بێ بۆ ئەوەی کارەکانمان بەرەو پێش بین و کارەکانمان کواڵێتی بەرز بکەین و ئێمەش دەتوانین بە هەمان کواڵێتی و بە هەمان دیزایانی تورکیا کارەکانمان بەرهەم بێنین و هیچ فەرقێکمان لەگەڵەوە نەبێ و بە نرخێکی زۆر کەمتریش کاڵەکان بدەینە خەڵکی خۆمان. هەفدە بلوکێن ئیسفەنجی 2000 مترên dirêjayî yên qumaşê bi sedan corên qumaşî û rengên wan di nava vê kargehê de mihanetên evkar anîn heya pêncî sêtên 8 ta 10 neferî di nava evê kargehê de teban sêtin rênişnamalan bi modelên xwe yên cuda û yên serenc rakeş di nava vê kargehê de bi destê van gencên evê nav vê kargehê de kar dikin tên durustkirin. Darê siruştî MDF darê zen di nava vê kargehê de ji bo van texman tên evkar anîn. Ev kargehe di mehekê de sê konteynerin sêtên jûrên rûniştinê berhem tînin ku her sê konteyner petir ji pêncî sêtên jûrên rûniştinê digirin. Kak Şahoğlu, cawazî heye di nava texmeyekê de bi darê zend û darê MDF û karînana wan بەڵێ جیاوازی هەیە çi cawazî heye? داری MDF بەس بۆ ناوەی بەکاردێ Nava texma. بەڵێ ناو تاقمەکەی باش. و داری زان بۆ ڕووکەشی دەرێ بۆ دیکۆڕەکەی بەکاردێ و جوانترە Baş. بەڵێ Hin çend modela çetken yani ve çi style hene? ستایلمان زۆرە بەس ئەوەی کە دروستی دەکەین کلاسیک و مدرنی دروست دەکەین Cawazî heye? جیاوازی زۆرە Çi بەڵێ cawazî? جیاوازەکەی ئەوەیە تاقمی کلاسیک بەس بە داری زان دەکرێت دەرەوە زان. ناوەوەی سروشتی. داری سروشتی Hemî ev darê hene. بەڵێ هەمووی ئەو دارەیانە Baş. Ev ciwan e. û yedî her du kap kart. ئەوەکەی دی ناوەی داری MDF و دەرەوەشی داری زانە Başa prosesa çêkirina evan texmên henê rêniştinê nava kargehê de çawa ye? قوربانجان ناو کارگەی یاوە جار مشتری تەڵەبی تاقمەکەی دەکا دیزایانی دەکەین قماشەکەی هەڵدەبژێردرێ ئەو زا ئیشەکە دێتە ناو کارگا Yani hemû dîzaynek hemû tiştek komputerê te tekirin amade tê de cem. بەڵێ هەمووی دەکرێت هەمووی قیاز دەکرێت Piştî hîgê پاش ئەوەی ئەو زا دێتە ناو معمەلی دەست بە ئیشی دارەکەی دەکەین ئەوە جار دارەکان هەمووی دەبڕدرێ دارەکان خاوێن دەکرێتەوە هەیکەلەکەی ئەو هەیکەلانە دروست دەکرێت بەێ و زائیدەن دەستە بەشی بواری ئیسفنج دێدان لە دوای ئیسفنجی تەغلیف کرد، ها؟ بەڵێ بە ئیسفنج تەغلیف دەکرێت کامل و هەیکەلەکەی دوا دەچێتە بەشی قماش بەێ لە بەشی قماش خێژی خەیاج قماش بەرهینگی هاتیە دەستی بەڵێ ڕنگ و پاچجوور ئەو ئیشانە هەمووی یەکەم زار دەکرێت هەموو و زائیدەن دوایە دەستە بەشی خەیاتیەکەی لە بەشی خەیاتەکەی دەدورێ و لەبەر دەکەیت لەبەر هەیکەلەکەی قماشەکە باشە کاک شاهۆ ئەف تەخماهین vêrê çetken cawaziyan nirxî û kualitî gel wan evêj dervey welatê ji Tirkiye û Îranê û Ewropayê heye cawaziyek heye جیاوازی زۆرە لە نرخ لە کوالێتی و لە گرێنتیش باش ئەم بێن بەحسی نرخی بکەین یەکەم بەڵێ. جار نرخ لێرانە ئەگەر 1300 دلار 1400 دلار بێ تەخمەک بەڵێ کە لە دەرەوە بێ 3000 بۆ 3500 دلارە بەس هەمان کوواڵەتیە بە هەمان کوالێتی بگرە کوالێتیمە زۆر باشترە ینی بەحسا قماشیە ئیسفەنجیە دۆرێ بکار هاتیە ئسفنج باشترین کوالێتی ئسفنج لێرە بەکاردێت باشترین زۆری داری تەبیعی لێرە بەکاردێ و بە جوانترین دیزاین دروست دەکرێت پتر ji 15 karmendên şaraza di vê kargeha mobilyatan de kar dikin. Di mehekê de pitir ji 2000 metrên dirêj yên qumaşî 30 metrên sêca yên darên siruştî ankoyê zen bi kartînin da ku ciwantirîn û bedewtirîn qenefe kursiyên cûrawcûr durust bikin. خەڵکی ئێرە کەمتر ئەچن بەلای ستایلە کلاسیکەکاندا لە ئێستاشدا زیاتر ڕەنگە کراوەکان بەکارێنن چونکە خەڵکی ئەیانەوێ سپیسەکانیان بکرێتەوە لەجاتی ئەوەی کە ڕەنگە تۆخەکان بەکاربێن کە سپیسەکان زیاتر داخرا و دەرئەخا ئێمە لێرە بە پرۆگرامی ئەندازیاری دیزاین ئەەکەین بۆ مشتەرەکانمان
دواتر دیزاینەکانیان پیشان ئەدەین و لێرەش مشتێکە هەر گۆڕانکارێکی بوێ لە دیزاینەکە ئێمە ڕاستەخۆ لێرە بۆی ئەنجام ئەدەین و فاینال دیزاین ئەدەین بە مشتریەکە کۆپێکی لای خوشمان ئەمێنێتەوە هەتاوەکو ئیشەکان بەتەواوەتی جێبەجێکری. هەبوونا کارگەهên موبیلیاتان bi kwalitiyeka bilind li Hewlêrê û taybet li Herêma Kurdistanê. Rikaberiyeka saxlem gel markeyên navdar yên dîkorût û mobilyatan li Kurdistanê durust kiriye. Kargehên me jî hewl didin pişka şêrî di bazaran da bi dest vebînin û berhemên niştimanî bi cîhanê nav deng bikin. ئێمە پلانمان هەیە لە داهات و کارگەکانمان گەورەتر بکەین هەلی کاری زیاتر بڕەخسێنین و ئامێری پێشکەوتوو بهێنینە کوردستان و کاری لەسەر بکەین و دیزایانی نوێ و بەرهەمی ناوخۆی زیاد بکەین و دەمانەوێت شۆڕومەکانمان گەورەتر بکەین کارگەکانمان گەورەتر بکەین و هاوردەی تەواوەتی دنیا بکەین و هەروەها ئێمە بەرهەمەکانمان لە تەواوی عێراق پێشکەش دەکەین لە تەواوی شار و شارۆچکە عێراق پێشکەش دەکەین و خەڵکی زۆر لە بەرهەمەکانمان ڕازینەوە بەراوردی دەکەن بە بەرهەمە نێودەوڵەتیەکان و ئێمە دەمانەوێت لە تەواوی دنیا بەرهەمەکانمان بەردەست بێ. Ev jî bernama Made in Kurdistan bû ji wara da aşkira kirin. Çend ciwaniya destê Kurdan bi kwalitiyeka nawaze li Kurdistanê dête beremanîn. Ev jî Made in Kurdistan e.